بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی دۆسی نەوتێرێم بەردەوامن. حکوومەت یاریمی کوردستان بڕیارەکەی ڕەت کردوتەوە بە نادەستوری وەسفی کردووە. لە مارکاژدا سەرۆکێرێمیش بڕیارەکەی باز لەوە دەکات کە لەسەر ئەرزی واقع مەجای جێبەجێکردنیەوە کێشەکان نێوان هەرێم و بەغداد ئاڵۆزتر دەکات. هەر ئەمڕۆژ ئەنجومەنی وەزاری بۆ ئاسایشی نیشتمانی عێراق بە سەرۆکاتی مستەفا کازمی کۆبووە و لە کۆبوونەوەکەدا وەزیری نەوتی عێراقی ڕاستپاردووە کە گفتوگۆ لەگەڵ کۆمپانیا نێودوڵەتیەکانن هەروەها وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت یاریمی کوردستان بکات بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی. لەمان کاتیشدا ڕەوتی سەدر کە هاوپەیمانی لەگەڵ پارتیە ئەمڕۆ ڕایگەاند بڕیارەکانی دادگای فیدراڵی یەکلاکەرەون و پێویستە جێبەجێ بکرێن و ڕێزیان لێ دەگرن. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرانی کۆمەڵی دادگەری، هەروەها دکتۆر هێمن عەبدوڵڵا پسپۆڕی یاسایی دەستوری تاوتوی ئەم پرسە دەکەین. سوپاس وامتان زۆر سوپاس. کاکتۆر هێمن لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەردەوای بچینە سەر بڕیارەکەی دادگا، باسی دادگای فیدراڵی بکەین، دەسەڵاتەکانی چییە و ئەرکەکانیشی چییە؟ زۆر سوپاس. طبعا دادگای اتحادی بەرمەبنای قانونیە لە سەردەمی ئیداری انتقالی دروست بوو، دواتر کە دەستوری عێراقی دەرچوو لە مادە 13 بە تەحدی لە مادە 13 دەستور ضمنیە ئقرار کرا بە سەلاحیەت و اختصاصاتی، دواتر لە تعدیلێک بەسەر ئەم قانونە هات. ئەوەی کە تعدیلەکە بە قانونی ژمارە 8 ساڵی 2021 تعدیلی بەسەرا هاتووە. طبعا ئەوەی کە جێگەی گفتوگۆ بێ لەم دانیشتنەوەیە کە محکەمەکە لە ڕاستیە کۆمەڵ اختصاصاتی هەیە، اختصاصێکی بریتە لە ڕقابە على دەستوریەت القوانین، اختصاصێکی تەفسیری چاودێریکردن لەسەر دەستوریبوونی یاساکان کە لە چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان دەرەچێ، اختصاصی دومی بریتە لە تەفسیری قوانین، اختصاصێکی تری هەیە کە فەصلی منازعاتە لە بینی حکوومەت اتحادی و حکوومەت هەنی بە کوردی تەفسیرکردنی مادەکانی دەستور، تەفسیرکردنی مادەکانی دەستور، ڕاوەکردنی مادەکانی دەستور ئەگەر بە کوردی پەتی قسە بکەین، و چاودێریکردن لەسەر دەستوریبوونی یاساکان و دادوەریکردن لەو ناکۆکیانەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم لەلایەک ڕوەدا یاخود لە نێوان حکوومەتی اتحادی و محافەزات ڕوەدا، ئەو ناکۆکیانەی کە لە نێوان محافەزەکان خۆیان ڕوەدەن یا لە نێوان هەرێم و محافەزەکان ڕوەدەن، هەروەها ئەو ناکۆکیانەی کە پەیوەندیان هەیە بە طعن لە صحەتی عضویەتی مثلا یاخود ڕاستی کاندیدبوونی ئەندامەکانی پەرلەمان و نتایجی انتخابات پەسەند دەکا، و هەروەها ئەو طعنانەی کە علاقەیان هەیە بە نتایجی انتخاباتەوە بڕیاری کۆتاییان تیایەت و تقریبا اختصاص بەس بڕیارەکانی ناگۆڕدرێن و یەکلاکەرەون و بەسەر بڵێن تانەشیان لێ نادرێ؟ باڵێ ملزەم و باتن و لەسەر هەموو خاکی عێراق و لەسەر هەموو تورابی عێراق جێبەجێکرێن. یعنی هەر بڕیارێکام دەی دام و دەستگایەکی تر ناتوانێت هەڵی وەشێنەوە هەر بڕیارێک دادگای فیدراڵی بدات؟ نەخێر، ئەوەی کە حکم و قەرارە بات و ملزەمە، بەڵام بۆ قەضای ولاییشی ممارەسەکە بە پێی مادەکانی 151 152 153 لە مرافعاتی مەدەنی ئەمرە ولاییەکانی، هەرچەند محکەمە خۆی یعنی قەراری هەیە لەوەی کە ئەمرە ولایەکانیشی باتن، بەڵام ئەمری ولایی خەصڵەتی جیاوازە لە قەرار و لە حکم، ئەمری ولایی بنان عەلا خصومە دەرناچێ، یعنی ئەطرافەکان بانگێژ ناکرێن کاتێک محکەمە بڕیارەدا، بەڵکو ئیجرایەتێکی ئیداری ئەتوانم بڵێم حجیەتی موقتی هەیە، واتە پابندبوونێکی کاتی هەیە بۆ ئەوەیە کە ئەگەر لە بابەتێکە لە مەسلەیەکە پێیان وابوو پێویستە ئیجراعاتێک یاخود ڕێکارێکی دیاریکرا و ڕابگرن تا حەسمی داوای ئەسڵیەکە ئەکەن. ئەمە ئەم قەزا ئەوەلاییە کە فقه پێڵێن ئەوامر على الأرائث لەم جۆرە ئەمرە ولاییانەیە بە پێی ئەسلی قانونی مرافعات قابلی تەظەلومە نەک اعتراض، تەظەلوم لەو جهەتی کە محکەمەکە دەرەکات، بەڵام لەمەشا محکەمەی اتحادی تەفسیرێکی کردووە کە ئەڵێ حتا قابلی تەظەلومیش نییە ئەمری ولایی،
ئەمەم لە حەزی لەسەر ئەگەر پێویست کا دوایی زۆر باش بەست پێ کاتەکەی ئێستا بڵێن لە نۆ دادوەر پێک دێت دابش کراون پێنجیان ئۆبزام شیعە دوو سونە دوو کوردیش ئینی سە پێ کاتەکەی نۆ کەسن کە بڕیار دەدەن بەڵێ پێکاتەکەی ئێستا نۆ دادوەرە لە سنفی یەک دوای ئەوەی بەپێی تعدیلەکە هەر یەک لە گروپەکانی فقهای قانون و فقهای شریعە دوور خرایەوە طبعا ئەم جۆرە لە هجووماتی کە محکمە ئیتیحادیەکە بۆ سەرمافە دەستوریەکانی کورد بەرمەبنای ئەو تعدیلەیە کە لە 2001 ئەنجام درا چونکە ئەم تعدیلە 2021 ئەنجام درا بوورە ئەم تعدیلە بە یەک جار یعنی هەیمەنی کرد لەسەر پێکاتەکانی عێراق بە کوردیشەوە و دەستی مەجلسی قەزای ئاعلای هەرێمی یاخود مەجلسی قەزای هەرێمی دووخستەوە لە دانانی دادوەرەکان و لە هەمان کاتیشا بەڕاستی بەپێی مادەی 92 لە دەستور ئەبوو قانونەکە بە ئەغلبیەی ثولثەین واتە بە 2 لەسەر 3 تێپەڕێ هەر بەخۆی قانونی تعدیلی محکەمەکە بە تەسەوری ئێمە مخالفی دەستورە چونکە بە 50 بە ئەغلبیەی مطلق تێپەڕی ئەمە یەکێک لە ئیشکالەتەکانی شەرعیەتی ئەم محکەمە دەستوریەیە و جگە لەوەش بەڕاستی دەستی سەرۆکایەتی کۆماری دەرهێنا لە ئەوەی پێوترێ سوێند خواردن لە بەردەم سەرۆک کۆمار و دەرکردنی مەرسومی جمهوری چونکە ئەم خطوەیەش گرنگێکی زۆری هەبوو بۆ کورد لەبەرەوەی سەرۆک کۆماری توانی بە مسادقە نەکردن یاخود بە دەرنەکردنی مەرسومی جمهوری محکمەی ناچار بکردایە بۆی لە پێکاتەیە مڕاعاتی کورد پێکاتی کورد بکەن ئێستا هەرچەند دوو دادوەر هەیە بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان و دادوەر دیار ئەم دوانە هەردووکیانێکیان پێشتر سەرۆکی محکمەی جینایەتی دهۆک بووە ئەوی تریان دادوەرێکە لە هەولێر لەمەشا تقریبا مڕاعاتی تەوازوناتی ڕاستە کوردیتیایە بەڵام مڕاعاتی تەوازوناتی سیاسی لە هەرێمی کوردستانی تیان نەکراوە بە تەسەووری هەردووکیان دەستوری پارتی بەڵێ فدرالی بەڵێ وە لە ڕاستیە یعنی کێشەکە ئەوەیە کە ئێستا ئەم محکەمەیە ئەوەندەی ڕۆڵێکی سیاسی بینێ بەڕاستی ئەوەندە ڕۆڵێکی قانونی و ئوسولی نابینێ و مامەڵەیەکی انتقائیانە لەگەڵ نصوصی دەستور و نصوصی قانونی ژەکا بە تەسەووری دواتر گرم وڵات لەسەر بڕیارەکەی سەبارەت بە قسە دەکەین کاوتۆ دارە جەنابیش بەخێر بێت سەبارەت بە بڕیارەکەی دادگا بۆچی بەشێکی زۆری خەڵک پێشوازی لەم بڕیارە دەکات ئەمە دەرەنجامی چییە بۆ خەڵک باشە یاخود ئەو لە دەرەنجامی بێزارێ لە سەڵاتدارانی هەرێ لە ڕاستیدان بڕیارە بەخۆ شتێکی چاوەڕوان کراو بوو بەڵام لەم تەوقیتەننا من بەش بە حاڵی خۆم کە بیستم وتیان بەیانی دادگا بڕیارێک لەو بابەتە تاوتویەکە پێم وابوو هێشتا بڕیار نەدەن کاتەکەی زۆر کتوپڕ بوو و معلومیشە کە پاڵنەری سیاسی هەبووە بەڵام کۆمەڵێک داوا هەیە هی کۆن و تازە لەسەر کێشەی نەوتی هەرێم و بە فرسەتی زانی و دادگا لەم بارودۆخەیە بڕیارەکەیدا و معلومیشە بڕیاری دادگای فیدرالی قەراراتی هەمووی ملزیمەوە بات مەجالی تیان نییە بێ هەم جێبەجێ بکرێ و هەم گفتوگۆ مناقەشەی لەسەر ناکرێ بۆی ئەوەی کە باس لەوا کرێ نادەستوریە و هەڵی بەشێنەوە و چی ئەوترێ لە هەرێم بەڕاستی ئەوانە هەر قسەیە هیچ تەسیر ناکە دەتوانین دوای باسەوە بکەین کە حکوومەتی هەرێم بڕێگە چارەی لەبەرە یانە بێ هەستێ دژی ئەم بڕیارە بێ کامە دەرهاویشتە زۆر لێتەوێتەوە بێ وەکو ریفراندۆمەکە خۆ بۆ شەڕی ئامادەکە یانەوەیە بێ بە پێکهاتن و ڕێککەوتن و بە تەفاهومات چونکەوە هەر ڕاستە و خۆ ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری نەوتیان ڕاست بەر بەوەی کە لەگەڵ هەرێم دانووسان بکە و دەستکەن بە جێبەجێکردنی ڕەوشێنەکان پەیوەندی بکەن بە کۆمپانیەکانە ئەوەی کە کێشەیە ڕاستە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە بە هیچ شێوەیە چونکە ئەمە بەڕاستی چۆن لە ڕیفراندۆمەکە شکستێکی گەورەمان خوارد ئەمەش لەمە خەتەرتر و مەترسیدارتریش ئەمە زانیتی ئەمە دەماری حیاتی دەسەڵاتی کوردی گرتووە ئەوەی کێ من ناومان نابوو ئابووری سەربەخۆ بۆ کوردستانێکی سەربەخۆ ئابووری سەربەخۆکە نامێنێ کوردستانە سەربەخۆکەی لە ڕیفراندۆمەکە ڕۆیی کرد چی مایەوە ئەمزام هەردێنەوە سەر حکمی زاتێک
حکوومەتی هەرێم زۆر بەجددی مامەڵی لەگەڵەوە نەکردووە گرنگی پێش بەغداد سوی یاسای نەوتووە غازی دەرکرد هەر لەگەڵ دروستبوونی کابینەی پێنجەم لە هەرێمی کوردستان کە حکوومەتێک گرتو دروست بۆ یەکێتی پارتیۆمە حیزبەکان زۆر بەپەلە بۆ یاسایە دەرچێت و لەم یاسایە ڕەچاوی دەستوری عراقی نەکراوە فعلەن پێشێلکاری تیا هەیە دوجار کۆنتراکتێکی زۆر و گرێبەستێکی زۆری جۆراوجۆری کردووە بە بێ ئاگاداری بەغدا ئەم کۆنتراکتانە تا ئێستا لای خەڵقی کوردستان لای سیاسیەکانی کوردستان لای پەرلەمانی کوردستان هەمووی نادیارن وردەکاری ئەم کۆنتراکتانە چەند کەسێکی دیاریکراو نەبێت لە هەرێمی کوردستان نایزانێ و زۆر جار پەرلەمانی کوردستان و لیژنە تایبەتەکانی وزە و ئەنجومەنی وەزیرانی وەزیرەکانی سویانە وردەکاری ئەم کۆنتراکتانە بزانن تا ئێستا باوانیشیان نەوتووە ئەمانە هەموو شاراوەیە دوجار ئەو جۆرە گرێ بەستە وەهمی و شاراوە و نادیارانە کە گەندەڵێکی زۆری لێکەوتوتەوە هەرێمی کوردستان لە پارەی نەوتوغاز دەیان ملیار دۆلاری وەرگتووە کە کەس نازانێت لەکوێ بە پێی ئەم بڕیارە بێ ئەوانە هەمووی ئاشکرا بکرێ و لێکۆڵینەوەی لەسەرەکرێەوە نۆتە چۆن فرۆشراوە بەچێ و پارەکانی چی لێکراوە لێرە بەڕاستی ئەو کەسانەی بەرپرسن ڕوبەڕووی دادگا بنەوە و سەرێشە و کێشە بۆ ئەوانەش دروزە بێ و المهم ئەمە داهاتی هەرێمی کوردستان بۆ بەس ئەم داهاتوە دوو حیزب یان چەند کەسێک لەم ناو ئەم دوو حیزبە بەشی هەرە زۆری بردووە چەند کۆمپانیاک بوونە خاوەنی بوونە ملیاردێر و بە ملیارات دۆلاریان هەیە و چەند کەسێک بە ملیارات دۆلاریان لە بانکەکانی دەرەوە داناوە لە پای فرۆشتنی غاز و نەوتی هەرێمی کوردستان و چەند دەوڵەتێکیش لاوانەیە لێ مستەفید بووبن بە شێوەی گەندەڵی بەڵام خەڵکی کوردستان لێ مستەفید نەبووە موچەیە نییە پێداویستەکانە نییە پرۆژە نییە موچەیە کە ئەندامێک 150,000 نییە کە ئەندام موچەی هەر نییە ئەوانەی کە زوو تۆمارکراون بە دەیان و هەزاران کەم ئەندام هەیە مناڵی ناتەواو هەیە چاوەڕێوان موچەیەکی بۆ ببڕێتەوە نییە موچەی خانە نشینێک 200,000 بێت دەڕۆژ بۆ سێسەرە بگرێت تا ئایدەنێ نییە خەڵکی کوردستان سوودمەند نییە لەم پارەونەوە بەڵکو دەسەڵاتێکی دیکتاتۆری خۆسە پێ زاڵ بەوە سەر خەڵکە بە حکمی ئەو پارەی کە هەیە زۆر لە خۆبایی بە پارەی نەوت و غاز لە خۆبایی بەڵە بێگومان جاڕۆژ بەڕۆژ بەرەو خراپتری ژەڕۆی ئێستا ڕێژەی غازەکە زیادی کردووە ئەوێت لەگەڵ هەندێک وڵاتی ترا بە هاوبەشی غازەکە دەرێنە نەیبا بۆ تورکیا ژەڵێ لە هەرێمی باکووری عراقەوە لەمەوە دو هەموو پێداویستیاتی غاز دابینەکەین کە ئەوە شتێکە هەم ئێران و هەم خەڵکی تر پێ قبوڵ نییە داجار لە خەڵکی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی بۆیە خەڵکی کوردستان پێی وایە باشە ئەم بڕیارە دەستی دزی و گەندەڵی ئەبڕێ ولانی کەم ڕێگری لەواکە وەگەر حکوومەتی عراقی سەرپەرشتی فرۆشتنی ئەو نەوتە بکە پارەیەکی خەیاڵی لە نەوت و غاز دێتەوە بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان زۆر لێ سوودمەند دەبێ وەگەر هەمووشی عراق بیفرۆشێ و 12.7 بێ لانی کەم بە نرخی ئەمڕۆ 14 دوای دەرکردنی نەفەقاتی سیادی ئەگەر بە سیاری ئەمڕۆینەوە حسابیکە ساڵی 15 ملیار دۆلار دێتە هەرێمی کوردستانەوە کە نەک بەشی موچاکە بەشی داناوی قەرزەکانی بەس وەکو بۆچوونی شخصی خۆت پێ دوایە بڕیارەکە لە بەرژەوەندی خەڵکە دژی من پێم دژی دەسەڵات هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست جێبەجێ بکرێ من پێم وایە زۆر شتی نهێنی هەیە ئاشکرا کرێ و دوجاریش خەڵک لێی سوودمەند دەبێ و پێم وایە چۆنە لە گورزێکی کوشندەیە لە دەسەڵاتی کوردی بە تایبەتی لە نەوت فرۆشەکان کە ئەومە لە فەنیهێنیانە بێ ئاشکرا بکەن وەگەر ئاشکراشی دەکەن زۆر من پێم وایە یەکێک لە لێکەوتەکانی دوور نییە شەڕ و ئاژاوەش دروستکە و با یەک ڕاستیش بزانین نەوتی هەرێمی کوردستان سامانی سروشتی کە بریتێ لە نەوت و غاز ئێستا گەورەترین چێڵگەی نەوتی لە خورمەڵەیە کە زۆر نزیکە لە حکوومەتی عراقی و 15-20 کیلۆمەتر دوورە گەورەترین حەقلی غازیش لەم ناوچەیە لە قادرکەرەمە بە هەمان شێوە نزیکە لە ڕووی جوگرافیەوە ئەگەر حکوومەتی هەرێم بێ سەرکەشی بکە و لە مەشیانەوە ریفراندۆمەکە بکات چۆن باسانی لە 50مان لە دەزا باوەڕکە ئەو بیرانش دەستی بەسەر ئاگیرێ ئەو من لێرەوە ئێڵێم بەرپرسم لە قسەکەی خۆم ئەگەر زۆر بە عاقلانە بە حەکیمانە بە سیاسیانە مامەڵە نەکاو نەچێ ڕێکەوت بکات لەگەڵ بەغاو پێک بێ و ئەو نهێنی ئەو مەلەفانە ئاشکراکە لێ قبول ناکەن بە تایبەتی خۆرزانی ئێستاکێک لە وڵاتانی هەرێم نەوتی بە نرخی کێرزان پێفرۆشی ئیسرائیلە ئیسرائیلانی کەم لای عەرەبی عراقی بە شیعە و سوننەوە بڕیارەکەی دادگاش دیارە حەوت دادوەرکە بە شیعە و بە سوننەوە بە هەموو پێکاتەکانەوە دەنجیانداوە مختەرەسەدی دەستخۆشی لێ کرد سوپاس دەکەم دەگەرم وڵات کاوی من سەبارەت بە بڵێن بڕیارەکەی دادگا لەبارەی نەوتەوە
دەستوری یاخود نادەستوری چونکە ئێستا بەرپرسانی هەرێم حکوومەت هەرێم دەڵێ نادەستوریە و هەموو ڕێکارێک دەگرنە بەر بۆ پاراستنی گرێبەستەکان یاسایی بێ دادوەری بێ دەستوری بێ دەستوری و دەستوری یا نادەستوری و هیچی دەکرێت تازە بەڵێ لە ڕاستیە حەز ناکەم وەڵامت بە بەڵێ و نەخێر بمەوە چونکە ئەمانە تۆزێ تەفاسیلی هەیە طبعا ئێمە لە دەستوری عێراقیە چەند مادەیەکمان هەیە کە سەلاحیاتی حکوومەتی مرکزی یاخود حکوومەتی اتحادی داری کردووە مادەی 100 بە تەحدید نۆ سەلاحیەتی داری کردووە بۆ حکوومەتی اتحادی لەم سەلاحیەتانە لە ڕاستیە ئەوەی علاقی بە استخراجی نەوت و بە استکشافی و بە استخراجی و بە تەزیریەوە دەرهێنان و عفو دۆزینەوە و دەرهێنان و هاوردەکردنی لە اختصاصاتی حەسری نەهاتووە لە ڕاستیە و ئەی فرۆشتنیشی کاڵین هاوردەکردنی وەسمان لە فرۆشتنیەتی ئەم سیانە زیاتر بە مصطلحی دەستوری هاتووە لە مادەی 111 و 112 باس لەوە کە بەتایبەت مادەی 112 باز لە دوو مەرحەلە کە یەکەم باز لە دوو پرۆسەکە پرۆسەی ئیدارەکردن بۆ حەقلانەی کە لە تا 25 2006 کە مودەی نەفازی دەستورەکەیە وجودیان هەبووە ئەمانە ئەڵێ ئیدارەکردنیان حکوومەتی اتحادی ئیکا بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمەکان و محافظەکان کە نەوتیان تیا بەرهەندێ باشە یعنی کە پێش دەستوری عێراق بەڵێ ئەوەی دوای دەستوریش کە پێوترێت تەطویری شێڵگەنەوتیەکان یاخود گەشە پێدانی شێڵگەنەوتیەکان لەمە شاهر مادەی 112 فقرەی 2 ئەڵێ بە هاوبەشی ئەنجامەدرێ بەڵام لە کۆتایی مادەکە ئەڵێ وينظم ذلك بقانون واتە ئەم بە هاوبەشی ئیدارەدانە ئەبێ قانونی بۆ دەرچێت یاسای نەوتوغازی اتحادی بۆ دەرچێت قرارێکی محکەمەی اتحادیمان هەیە لە ساڵی 2018 لەسەر ئەوەی کە ئایا بە ئیشترا یاخود بە هاوبەشی گەشە پێدانی کێڵگەنەوتیەکان ئایا تاوەکو یاساکە دەرەچێت سەلاحەتی هەرێمە یا سەلاحەتی حکوومەتی ناوەندیە قرارەکەی محکەمەی اتحادی ئەو کادەڵێ تا دەرچوونی یاساکە ئەم هاوبەشیە ڕائەگیرێ ئەم هاوبەشە ڕائەگیرێ یعنی چی؟ یعنی حکوومەتی مرکزی ئیشراف و ئیدارەی سیاسی نەوتیەکە لە عێراق کۆمەڵ اختصاصاتی هاوبەشیش هاتووە لە مادەی 114 لە اختصاصە هاوبەشەکانیشا لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیە دیسانەوە ئەوەی کە عیلاقی بە دۆزینەوە و دەرهێنان و هاوردەکردنینەوەتەوە هەیە دیسان نەهاتووە واتە ئەوەی کە حکمی ئەم بابەتە کە مادەکانی 111 و 112 بە تەحدید و لە مادە 121 بە تەحدید ئێمە لە دەستور نەسێکمان هەیە ئەڵێ ئەو بابەتانەی کە خلافین یاخود هاوبەشن لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستانە باشە ئەولەویەت کاتێک نیزاع دروستە بێ کاتێ بەیەکدا دانی بەرژەوەندەکان دروستە بێ ئەو لە سەلاحیەتە هاوبەشەکانە ئەولەویەت بۆ هەرێمەکانە بەپێی ئەم خوێندنەوەی ئێمە بەڕاستی ئەوەی کە ئەوترێت بەڵام محکەمە قراری محکەمە اتحادی ئیسنادی کردووە لەسەر بەڕگەی یەک لە سەلاحیەتەکانی محکەمە اتحادی کە ئەڵێ سیاسەتی اقتصادی و سیاسەتی تجاری اتحادی دەوڵەتی عێراق ممارسەیەکە بە حەسری قرارەکەی محکەمە ئستنادی کردووە لەسەر ئەوەی کە ئەڵێ مادەم موازنەی ئامە مرکزیە واتە بودجەی گشتی مرکزیە مادەم ڕسمی یاخود نەخشەکێشانی سیاسەتی ئابووری لە عێراقا مرکزیە و مادەم بازرگانی مرکزیە چونکە دەرهێنانی نەوت و بەڕاستی دۆزینەوەی نەوت و دەرهێنانی فرۆشتنی لە یەک کاتە پرۆسێسێکی هەم ئابووریە و هەم بازرگانیە و هەم لە ڕاستیشا لەبەرەوەی اقتصاد لە عێراق اقتصادێکی ڕێعیە دیسانەوە بەسراوەتەوە بە بودجەی گشتی عێراق بۆیە لە ڕاستیە ئێستا بڕیارەکە بڵین دەستوری یان نەدەستوریە سیاسیە بڵین چیە بڕیارەکە بە تەسەووری من لەبەر ئەوەی کە ئەم دەعوایە یعنی بەرمەبنای ئەم قرارە بەرمەبنای دوو دەعوایە یەکێکیان لە ژمارە 59 اتحادی لە 2012ەوە وەزیری نەوتی اتحادی داوای کردووە لەسەر وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لە 2012ەوە حەسم نەبووە
ئەمەیەکیان دووەمیان داوای ژمارە سەودەی ئیتیحادی کە لە ساڵی 2019 تەجیل کراوە ئەمیش ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای بەسڕە کە ناوی عەلی شەداد فارسە لەسەر وەزیری سامانە سروشتیەکان و لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان دەری کردو. داوای دووەمیان تایبەتە بە نادەستوری بوونی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 یاتە ئەم دوو داوایە ئێمە بە پێی ئەحکامی عام لە قانونی مرافعاتی مەدەنی ئەگەر دوو داوا لە ڕووی مۆزوعەوە یەکیان گرتەوە محکەمە ئەتوانێت یەکیان خا بۆ بە یەک مرافعە بە یەک دادبینی سەریان بکە. بۆیە یەکێک لە 2012 یەکێک لە 2019 بۆ 2021 حسم کراوە. بۆچی لە 2019 خۆی حسم نەکرا بۆ لە 20 حسم نەکرا بۆ کەوتە 21 بە تەسەوری ئێمە بە تایبەت ئەوەی وا لە منەکاوەکو قانونیە کە نەتوانم بڵێم دەستوریە ئەوەیە کە ئەم دادگایە بەڕاستی پێکاتەکەی بۆ خۆی دادگاکە بە خلافی دەستور دروست بووە و پێکاتەکەی بەڕاستی پێکاتەیەکە مخالیفی دەستورە چونکە مادەی حەزەکەم ئەم تۆزیح بم مادەی 13 لە دەستوری عێراق ئەڵێ محکەمەی ئیتیحادی پێک دێ لە کۆمەڵێک دادوەر ئەم دادوەرانە پێکاتەکەی دیاری کردووە کە پێک دێ لە دادوەرانی سنفی یەک لەگەڵ فقهای قانون فقهای شەریعە ئەمەی ثابت کردووە ئەوەی کە ئەبێ قانونی پێدەرچێ بە پێی مادەی 13 یەکەم دیاریکردنی ژمارەکانیانە دووهەم چۆنێتی هەڵبژاردنیان بەڵام محکەمەکە ئەم قانونی تعدیلی محکەمەیە کە دروست بوو ئەو دوو فیئەی ئاوت کردووە لە کاتێکا بەپێی دەستور ئەبوو ئەو دوو فیئەی تابێ و بە تەسەوری من ئەم خەلەلە کە لە قراراتی محکەمە دروستە بێ زیاتر تابعی سیاسی پێوە دیارە ئەوەیە کە لەو وەزیفەیە زیاتر محکەمە تووشی هەڵا ئەبێ بە تەسەوری ئێمە کە علاقەی بە تەفسیری دەستورەوە هەیە کێشەکە بنیادیە قازی یاخود دادوەر جاسنفی یەک بە یاسنفەکانی تر بۆ تەفسیری قانون ئامادە ناکرێت بەڵکو بۆ تەطبیقی قانون ئامادەکرێت تەفسیری قانون زیاتر ئیشی فقها بەڕاستی دەکەم دوات دەکرێم و لەسەر مادەکەش قسە دەکەین کاک دکتۆر دارە سەبارەت بە بڵێن حکوومەتی هەرێم پێ دوایەت کام بژاردە بووتە دوو بژاردێ یان ئەوە تا ڕەتی بکاتەوە بڵێ جێبەجێ ناکەنێنەوە تا گفتوگۆ بکەن بۆەوەی کە لەم خولێ پەرلەمان یاسای نەوت و غاز دەربچێت وتمان ئەم بڕیارە لە محکەمەی ئیتیحادی دەرچووە و ئەم بڕیارە مولزیمە و باتە و مەجالی هیچی تیان نییە سیاسیە بەڵێ دادوەرەکان سیاسین بەڵێ خۆی کێتی پارتی خۆیان خەڵکیان فێر کرد لێرەش هەمووی دادوەرەکان لێرە دادوەرێک لە سنووری یەکێتی نەوێداناندرێ و لە سنووری پارتی نەبێ پارتی نەوێداناندرێ و بە هیچ شێوەیە باشترین دادوەری سلێمانی لا لێر قبول نێ نەقڵ ناکرێ و ئەمە هەمووی بەڵگە و مسەمسەکەوە ئێمەزانین لەم هەرێماژین و دوو دادوەر بەر هەرێمی کوردستان کەوتووە لە محکەمەی فیدراالی هەردووکیانەوە تا لە هەولێرە و پارتی نردونی و هەمان شێوە جێشێتی لەو بابەتانی زۆر زۆرە و ئەمان خۆیان وایان لێ کردو هەموو شتێک سیاسی بێ لەبەرەوە بابەتە لێبۆتەوە بە پێی دەستور لانی کەم حیچ گومانی تیانە زۆر وازحە ئەمە لە سەلاحیەتی هاوبەشە باشە فرۆشتن و دەرهێنانی نەوت و فرۆشتنی و ئیدارەدانی ئەمانە پرۆسەیەکی هاوبەشە ئەبێ بەغدا و هەرێم بەیەکەوە بیکەن بەس هەرێم نەک بەغدای نەکردووە بە شەریک و ئاگاداری نەکردوێتەوە بەدزی بەغاوە هەموو ئیشەکانی کردووە لە پەرلەمانەکەی خۆشی ئاشکرای نەکردووە هەر بە پێی مادەکانی دەستور دەبێ پێکەوە ئیدارەی بدەن هەرێم نەیهێشتووە هیچ کەسێک لە بەغاوە بێ ئاگاداری هیچ گرێبەستێک بێ ترخۆ قسەیتیانی زۆر ڕوونە گومرگەکانیش لە هەموو خاڵە سنووریەکان هەروان هەر بۆیش هەموو جارێ وەفدی هەرێم کە چۆتە بەغدا زۆر باش لە ئێمە باشترە زانن نەخوێنەوارەکانیش کە بەرپرسیارەتیان هەیە لە هەرێمە کە بە پێی دەستور ئەمە سەلاحەتێکی هاوبەشە بە تەنیا هەرێم نابێ ئەم کارە و نابێ بە تەنیا خاڵە سنووریەکان بەڕێوەبەرێ بۆیە هەموو جارە ڕێک کەوتون با وەفدێکی هاوبەش لە بەغداوە بێ با بەغداش بێ سەرپەرشتی خاڵە گومرگیەکان بکە کاکە با 400,000 بەرمیلتانەیە 500,000 بەرمیلتانە دێنێ با بیکەین بە 250,000 بەرمیل یعنی هەرێم ئامادە بووە زانیوێت یەمی شەوە ناڕوە بەڵام هەموو جارێ مماتەڵەی پێ کردووە و پێی وا بووە بەغدا دەکرێ ئەم ساڵیش و ئەم تەسویفە ساڵێکی تر و 2 ساڵی تر و سەی تر و بڕوا تا بڕێکی زۆرترنەوە بفرۆشرێ و پارەیەکی زۆرتر خەزنکەن و کە کەس نازانێت بۆ کوێچێ بەڵام دوجار لە بارودۆخێکی ئاوایە عێراق
یاسایەک بڕیاری داوە ئەم یاسایەکە بە حجە بەوەی کە هەرێم ناچارکە ئەبێت گوێ بگرێ و کەسیش ناتوانێت لێلادا کازمی نزیکترین دۆستی کووردە لە ناو دەسەڵاتدارانی حکوومەتی فیدراڵی لە بەغا ئەو تا هەر ئەمڕۆ نەیهێش دوو ڕۆژی بە سەراتیە پەڕێ وەزیری نەوتی ڕاست پاردۆ بە دوایە بڕە ناشتوانێت نیکە سەدرریەکان وتیان لەبەرەوە ئەمە مادام هەموو دادوەرەکان دەنگیان لە سەرداوە دیارە ئەمە پرۆسەیەکە هەمویان یەکدەنگن چۆن بۆ ریفراندۆمەکە هەمویان یەکدەنگ بوون کە کورد نابێ بیر لەسەر بەخۆی بکاتەوە بۆ ئەمەش هەماشەوە دوجاری وتمان تەبەن حتمەن وڵاتانی دنیاش پشگیری لەماکەن و شتێکی بەڵگەنەویستە هەموو بەرپرسانی هەرێم زۆر باشەزانن لە هەموو دانیشتنێکە لەسەر یاسای نەوت من وەزیر بووم لە حکوومەتی هەرێمە لە ساڵی 2006ەوە لە هەموو دانیشتنێکە کە کرابێ لەگەڵ بەغدا ئەمریکیەکان بەشداری کۆبنەوەکانیان کردبێ و توانە بێ لەگەڵ بەغا ڕێککەون و ئەمەی بەغدا ئێڵێ ئەمە دروستە ئەمە دەستوریە ناکرێ ئێوە سەربەخۆنەوە بفرۆشن ئەمە قسەی ئەمریکیەکان بووە بەردەوام لە هەموو کۆبنەوەیەکە هەموو بەرپرسان یەکێتی و پارتی ئەزانن بە تایبەتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بە هەموو خولەکانەوە دوجار بەڵام وەکووتمان وەزی عراقوا بووە دەرفەتێکە بۆ هەرێم هەر کاتی بەسەر بدۆ ئێستاکان بڕیاراتۆتە پێشەوە دژایەتیکردنی ئەم بڕیارە زۆر مەترسیدارە بازەوەی کات خۆی کە ڕفراندۆمەکە لە مانگی 2017 دادگای فدرالی ڕفراندۆمی هەڵوەشاندە و بەیاننامەیەکیان دەرکرد وتیان ڕێزی لێ دەگرین بەس بۆ بۆنەوتەکە دژایەتی بۆچی ئەمە بە مەترسیدارتری ێزانن چونکە ئەمە زانی چۆنە ئەمە زەرە دێ بۆ پەزەکان بۆ پارەکە لەبەرەوەمە زۆر پێنیگەرانن و بە کارەساتێکی گەورەشیە بینن ئەوەی لێ ترسان ڕوویدا دوجار ئەگەر دژایەتی ئەم بڕیارە بکەن وەکووتمان ناڵێم ئێستا بەڵام لە ئایندەدا دووریان نزیک حکوومەتی عراقی گەر هێزیش بەکاربێنێ ئەو بیراناگرێتەوە حکوومەتی عراقی هەوڵەدا ئەو گرێبەستانە هەڵوەشێنێتەوە حکوومەتی عراقی توانێت فشار کاتە سەر وڵاتانی دەرەوە ڕێگە بگرێت لە ناردنەکەی و من پێم وایە ڕێگرێکی جەبێت لە فرۆشتنی نەوت کڕیارەکانی نەوت لە مودووە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت ئەوە بە ئاسانی جارێک کرد و لە هەرێم ناکەن خۆمە دەرهاویشتەی زۆرە ئەم گرێبەستانە چۆن هەڵەوەشێتەوە ئەنی داوای تعویز دەکەن و حکوومەتی هەرێم چەند ملیار دۆلاری داوە بە داناغاز نەتیجەی داوایە کە دۆڕاندی ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە کە بەرپرسانی هەرێم بیریان لێ نەکردوێتەوە بەڵام ئەمڕۆ وەکوتم باشترین چارەسەرەوەیە بەرپرسانی هەرێم ئەبێ زۆر باشگوێ بۆ بەغا بگرن وەکو قوتابێکی عاقڵ بڕیارەکە وەرەگرن بڕیارە تازە دەرچووە مەجالی تیانە گفتوگۆ بکەن واقعێک هەیە هەرێمی کوردستان هەیە و یاسایەکە دەرچووە زیاد لە 10 ساڵە بۆ نەوت و غاز لە هەرێمی کوردستان 13 ساڵە دەرچووە دوجاریش تەمەنەوە یاسایشان هەمووی هەڵوەشاندەوە ئەگەر بڵێن هەرچی لەسەر باتڵە باتڵەکە بێ هەموو عقدەکانیش باتڵن بەڵام وڵێ بێ بە دوواداچوون بۆ هەموو گرێبەستەکان بکرێ و ئەو گرێبەستانە چۆن کراون و فرۆشتنی نەوت چۆن کراوە لە ئەمەش لە بڕیارەکە هاتووە کەوابێ حکوومەتی هەرێمە بێ مەلەفاتی شەڵداتەوە جاری وا بۆ چەند ملیار بە ناوی شیرینی نەوتەوە تەواو شیرینی نەوت شتێک نە ناوی شیرینی نەوت بێ لە کوردستان وای پێڵێن ئەمە لە یاسای نەوتی هەرێمی کوردستان هاتووە کۆمپانیانەی نەوت دەرێنن باجەکەیە بە ناوی باجی ژینگەیی ئەبێ بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەرهێنانی نەوتەکە لەگەڵ دەستکردن بە ئیشە ئەم باجە ژینگەیە کە ناویان ناوە شیرینی نەوت چەند ملیار وەرگیراوێکی پارتی بەشی کردو کەس نازانێت بۆ کوێ ڕۆیشتووە هەموو ئەمانە بێجارێکتر بێنە پێشەوە مەوراقانە بێنە پێشەوە یانی شتی کۆن ئەگەر بۆی کە زۆر گۆڕی مردوو هەڵنەدەنەوە بێ زۆر بە زووی بچنە بەغدا و تەفاهم کەن لەگەڵیان و ڕێککەون و بێن گرێبەستەکان ئاشکراکەن ئەوەی ڕۆیشتووە لەمە دو بڵێنێم هیچ گرێبەستێک بەبێ ئاگاداری حکوومەتی عراقی ناکەین با سۆمۆش هاوبەش بێت چووکە لە بڕیاری دادگاش هاتووە و لە بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانیش بۆ وەزیری نەوت ئەڵێ ئەبێ بە دوواداچوون بکەن و زەمەنیش دیاری بکەن و میکانیزمیش بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگا ئەنیەوە نییە کات بە فێڕۆدان بێ دەکرێ بڵێن هەندێک شتەیە ساڵێکی ئەوێ هەیە 2 ساڵیەوێ 6 مانگیەوێ بەڵامە بێ بە زووترین کات بیر لەوە بکەنەوە چۆن لەگەڵ حکوومەتی عراقی پێک دێن چۆن لەگەڵ سۆمۆ پێک دێن کە هەموو جارێت چی دانووسان کراوە لە 2006ەوە داوای حکوومەتی عراقیەوە بە لەگەڵ سۆمۆ دانیشن بەیەکەوە کێشەی نەوت چارەسەر کرد و سۆمۆ ئاگادار بێ بەشدار بێت لە ئیدارەدانی فرۆشتنی نەوتی هەرێم کە هەرێم هەموو ئەوانەی ڕەت کردوێتەوە دوجار ئەم جاران پێم وایە هیچ مەجالیتیان نامێنێ لە دەسەڵاتی کازمیان لە دەسەڵاتی دۆستەکانی کوردە ڕایگرن سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دەگرین وڵات بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگرین وڵاتانەمامێنەوە تۆپ ئارت تاک
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کە ئەوتۆریم گەرم و لای بەڕێز سەبارەت بە بڕیارەکەی دادکە. ئێستا دۆسینە و دوایەوە چی بەسەر دێت گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیە نێودەوڵەتیەکان هەناردەکردنی چی بەسەر لە ڕووی یاساییە؟ بەڵێ بڕیارەکە 4 بەرگەی حکومی تایە. یەکیانەوەیە کە قانونی نەوت و غازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵ 2007 نادەستوریە. لە بەرگەیەکی ترە حکوومەتی هەرێم پابندەکە بە ڕادستکردنی تەواوی بەرهەمە نەوتیەکان و پرۆسەکانی ئەوەی پێوەترێ گەڕان و پشکنین و هەناردەکردن و دەرهێنان و فرۆشتن و إلى آخره. مافی داوەتە حکوومەتی اتحادی کە متابعی پوچەڵکردنەوەی گرێبەستەکانی کە هەرێمی کوردستان کردوێتی بە بێگەڕانەوە بۆ بەغا یا بە حکوومەتی ناوەندی و هەروەها حکوومەتی هەرێمی پابند کردووە کە ڕێگەبا بە لیژنەی بە چاودێری دارایی مرکزی و بە وەزارەتی نەوت و نەوتی اتحادی کە چاو بخشێنەوە بە گرێبەستە نەوتیەکانە و ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە فلتەرێشن دروست بووبێ یاخود ئەم عەقدانە بخەنەژێر ئەو هەلو مەرج و ئەو ڕێنماییانی کە لە حکوومەتی اتحادی هەیە. بەتەسەوری من یعنی ئەم بڕیارە ئەوەندەی بڕیارێکی سیاسیە، ئەوەندە بڕیارێکی قانونی بەحەد نییە و هەر بۆ خۆی من تەسەورم وایە محکەمەی اتحادی لە دو هەمواری دەستورەکەی لە چەند مناسبەیەک من وتومە کە محکەمەی اتحادی لە دو هەمواری یاساکەی ئەوەندەی ناوەندێکی یەکلایکردنەوەی کشە سیاسیەکان ئەوەندە ناوەندێکی تەقاضی و حکومدان بەپێی دەستور و قانون. بەزی دۆسینەوەتەکە چی بەسەر دۆسینەوە بە تەسەوری من هەناردەکردنی فرۆشتنی بە تەسەوری من یعنی حەماقەتە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەسەر ئەو منهەجەتی کە هەیەە لە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ دۆسینەوە دەگەر بەردەوام بن. ئەمە یەک. دوو، ئیلغاکردنەوەی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 بە تەسەوری من ئامانجەکە بۆ ئەوەیە کە وەفدی متەفاوز لە هەرێمی کوردستان کە ئاچێتە بەغا ئەم قانونە نەکا بە ئەساس بۆ مناقەشە و گفتوگۆ، بەڵکو بە تەسەوری من ئەمە بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ناچار بکات بچێتە ژێرباری ئەوەی کە ئیتفاقیات بکەن بۆ دەرکردنی یاسای نەوت و غازی اتحادی. تا یاسای نەوت و غازی اتحادی دەرنەچێت ئەم کێشەیە بنەبەر نابێت. و دووپات یەکەمەوە ئەوەی کە عیلاقەی بە پرۆسەکانی گەڕان و پشکنین و دەرهێنان و فرۆشتنەوە هەیە پرۆسەیەکی هاوبەشە. هەرێمی کوردستان تا ئێستا حکوومەتی ناوەندی پێ
ینی بەشدار نەکردووە لەم پرۆسەیە ئەوە لە ڕاستیشە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کاتی مفاوەزاتە دیسانەوە ئەو مەلەفانە هەڵباتەوە کە لە حکوومەتی ئیتیحادی هەیە لە مەسەری گەندەڵینەوەتە بیرت نەچێت کۆمەڵی حقوقی مشتەرەکەیە لە نێوان حکوومەتی مرکزی و ئێرانە لە پرۆسی ئازادی عێراقەوە ئەم حەقلانە ئێران لە دیوی خۆیەوە ئیشی تیاکە و نەوتیان لێ دەرێ هەنێ بە حەجمێکی زۆر گەورە لە کاتێکە حەقلەکە لە ژێرەوە مشتەرەکە لە بینی عێراق و ئێرانە تا ئێستا سیاسیەک لە عێراق نەیتوانیوە لەسەر ئەم مۆزوع قسە بکە ئەبێ هەرێمی کوردستان لە کاتێکا تەفاوزەکە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەم مەلەفە وەکو داوای متقابل بەکاربێن ئەمە یەک دوو ئەو ئیلتزامە داراییانی کە حکوومەتی عێراقەتی لە ساڵی 2014 توانم بڵێم تاوەکو ئەمڕۆ لە ڕاستیا یەکێک لە کێشەکان لە ئەم داوایە کە هەیە ئەوەیە کە من بەناو بەڵگەکانە گەڕام یعنی تەنها بریکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران داخل بووە لە کاتێکە ئەبوو حکوومەتی هەرێم بە داوای متقابلی منظەم کە ئیجراتێکی ئیداری قانونیە لە قانونی مرافعات هاتووە وەزیری سامانە سروشتەکانی داخل کردایە لە هەرێمی کوردستان و وەزیری دارایی داخل کردایە وەک چۆن لە حکوومەتی مرکزی بۆ ڕاوێژکردن هەریەک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بان کراوە وەزیری دارایی اتحادی بان کراوە ئەبوایە هەرێمی کوردستان هەریەک لە وەزیرەکانی دارایی و سامانە سروشتیەکانی بە داوای منظەم بخسایەتە ناو داواکەوە دەڕاستیە داوای متقابل هەبوایە نەک تەنهاڕەت چونکە لە بیرمان نەچێ ئێمە نابێ بەڕاستی یعنی هەموو عیبەکانی خۆمان ئیبرازکەین و عیب حکوومەتی ئیتیحادی نەبین حکوومەتی ئیتیحادی کۆمەڵی ئیلتزاماتی دەستوری هەیە جێبەجێ نەکردووە حکوومەتی هەرێم خروقاتی هەیە بەڵێ خروقاتی هەیە حکوومەتی هەرێم بێ ئەرزشە بەرامبەر خەڵکی کوردستان و بەرامبەر پەرلەمانەکەی و بڕیارەکە خەڵک دەزانی بڕیارەکە بەتەسەوری من لە فەقەرەی چواری بڕیارەکەی هاتووە حکوومەتی ئیتیحادی ئیلزامەکە بەدانی مستحقاتی هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم ڕێگە ئەداکە چاودێری عەقدەکان بکەن وردبینی بکەن و عەقدەکان بخەنە ژێر یاسا و ڕێنماییە کارپێکراوەکانی عێراقەوە ئەمەش مەرجدارە بۆیە ئەگەر ڕێیەک هەیە پێی وایە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەمان ئەو سیاغەی کە لە بودجەکانی پێشوا هەبوو ئیلتزاماتی عێراقی بەستبەوە بە ئەوەی پێ ئەوترێت تەمکینی دەسەڵاتی هەرێم بۆ ئەوەی بەغا بێ سەیری عەقدەکان بکات و مراقەبەیان بکات و بیان خاتە ژێر مەرجەکانی خۆیەوە ئەگەر ڕێیەک هەبێ پێی وابێ ئەمە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئۆتۆماتیکیەن سبێنێ بەغا ئیلتزامەکە لە ڕاستیە هەڵەیە وانە تو بە دژی خەڵکی دەزانی بڕیارەکە تەسەوری من بە یەک مەسافە یاخود دەتوانم بڵێم دژی کیانە سیاسەکەیە وە دژی خەڵکیشە بەڕاستی بەڵام خەڵک ئێستا کە پێی خۆشە سەبەبەکە ئەوەیە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان زۆر ئازاری خەڵکی کوردستانی داوە و زۆر ئازاری دژی خەڵکە بڵێن لەو ڕێسەمەتا خەڵک دەڵێ لە دوای ئەوەی کەنەوت فرۆشە موچە نەما بۆنەونە پێشینەکان نەمان خزمەت گوزاری وەستا هەرێم 30 ملیارد دلار قەرزدار بوو پارەی نەوت بەکارێنراوە بۆ کڕینی حیزبی سیاسی ڕۆشنبیر بۆ کڕینی پەرلەمانتاری عەرەب ینی بۆچی دژی خەڵک ئەزانی کێشەکە بۆچی دژی خەڵکە لەبەرەوەی کە ئەم ئەگەر لە بڕیارەکە بەهاتابی و تا حکوومەتی ئیتیحادی لەسەری ساڵی تازەوە بۆ نمونە ملزەمە مستحقاتی هەرێمی کوردستان بنێرێ و نەیبەسێتەوە بە یەکلاییکردنەوەی ئەو کێشانە و بە ملکەشکردنی هەرێمی کوردستان بۆ چاودێریکردنی گرێبەستەکان و نەیبەسێتەوە بە هەڵوەشانەوەی گرێبەستەکان و نەیبەسێتەوە بە کۆمەڵە مەسایلەوە منەموت ئامننا ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام ڕاستیە حکوومەتی ئیتیحادی تا ئەو کاتەی کە هەموو مەلەفەکان ڕادەسەکرێ و پرۆسەی وردبینیکردن هەمی تەواوە بێ ئاور ناداتەوە لە بجێ خەڵکی کوردستان. دکتۆر دارەبەرێم وڵای بەڕێز سەبارەت بووی کە ئەمەی کەڕوو دەدات بڵێن سیاسی تێدا بەڕێزی داماژت بۆ کرد هیچ پەیوەندێکی بۆ هاوپەیمانە سێقۆڵەوەیە کە باجەکەی ئەوە بێت یاخود ئێستا سەدریش تەنانەت کوتلەی سەدرەژە ئەمڕۆ بڵێن وتی دەبێ بڕیارەکە جێبەجێ بکرێت یعنی ئەگەر درەنجامی ئەو ئیتفاقیە بۆچی سەدرەکانیش لەگەڵ بڵێن دڵن دەبێت جێبەجێ بکرێت ئەوە شتێکی زۆر ڕوونە دەستوری عێراقی زۆر ڕوون باس لەو بابەتەکە داهاتی عێراق فیدراڵیە و بێ بگا بە هەموو شوێنێک بە هیچ شێوەیەک لە هیچ مادێکی دەستوری نهاتوە هەرێمێک بێ بە ئارزوی خۆی نەوت و غاز بفرۆشێ یا محافەزەیەک بیفرۆشێ
سەدریش و نەخێنەوارێک لە عێراق هایزانێ بە کورد و عەرەب و شیعە و سوننەوە هەرێمی کوردستان کارێکی نادەستوری کردووە سەربەخۆ نەوت و غازی فرۆشتووە بەس دەبێ هاو بەش بووە دوای تا 2014 نەوت فرۆشاوە تەڵعاً بودجە لە عێراقەوە هاتووە موچە دراوە بەردەوام تەعینات هەبووە 450,000 پێشمەرگەی دێرین یەکێتی پارتی تەعین بۆ هەمووی بۆ پارە بەلاشەی کە لە بەغاوە هاتوو ئەو هەموو پرۆژەیە جێبەجێکرا وتیان ئابووری سەربەخۆمانەیە دایان جاریان پێوتن نەوت مەفرۆشن ئێوە بیفرۆشن حساب بۆ ئێمە نەکەین بودجەکە بڕین بێمەنەت بوون مام جەلال لە چەند کۆبوونەوەیە کە خۆم تیا بەشدار بووم وتی ئەما بووری سەربەخۆیە کارێکی باش نییە بەغدام و چەکە بڕێ پارتی سوور بوو لەسەری کە بیکە هەموو جارێش بە زۆریش وایە کاگنێچیر کە سەرۆکی حکوومەت بوو تەکلیفی لێکرد بێتە بەغدا و زۆریشی لە مالیکیە کرد گوێی بۆ بگرێ و بۆی پێکیان بێنێ دوای مام جەلال نەخۆش کەوت و لە زمان کەوت نەیتوانێ و کارە بکە بودجەکەش بڕا دوجار ئەمامتیان ئابووری سەربەخۆمانەیە عێراق 4 ساڵە بە پێی هەموو ڕێککەوتنامەکان کە هەموو دنیا و ئەمریکا و ئێرانیش لە کۆبوونەوەکان نبوون دێ ئەڵێ با ڕێککەوین ئێمە بودجەتانە دەینێت چەندتانەوێ ئەگەر هەموومانە دەنێ با لە 19.7 بین لە ساحەبەکەەوە نەما ئەگەر ئەوتان نایە 500,000مان بنی ئەوتانە دەینی باشە ساڵی دواتر ئەوتان نایە 250,000مان بنێ عێراق وەک نێت پاکی پارەکەی هەر نردوو ئەمان هەر نایەنداوە لەبەرەوە ئەم بڕیارە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستان زۆر لێ سودمەند دەبن و یەکەم شت ئەگەر جێبەجێ نەکەن 200 ملیارەی کەنەیە موچیان پێنادرێ ئەگەر ئەم مانگەنەیە ئەو تا حکوومەت بریاری داوە موچەوانگەی کورد لە بەرژەوەندی بەرژەوەندی خەڵکی کوردستانە تا 2014 هەرێم سەربەخۆ نەوتی نافرۆش بودجەیەکی زۆر هات موچە ئەدرا پرۆژە ئەدرا بژانەوەیەکی زۆر هەبوو و دامەزراندن هەبوو و حاڵ و گوزەرانی ئێستا هەبوو بەم شێوازە نەبوو بەڵام دوجار ڕێگا لە دزیە گیرێ ڕێگا لە دیکتاتۆریە گیرێ ڕێگە لە بەهدەردانی سامانی سروشتیە گیرێ ڕێگە لەوە درێ نەوتی ئەم وڵاتە بدرێ بە تورک و فلان و فیسار و حتمما قبولی ناکەن یعنی ئێران بازارێکی گەورەی غازی هەیە حەز ناکە عێراقیش غازی هەبێ خۆی ئیدا بە تورکیا و بینێرە بە ئەوروپا ڕێگادا هەرێم چێ نەوتی تورکیادا بینکەوە بڕواس یا هەرێم نەوەبدا بە ئیسرائیلوان بێدەنگ بن هەموو سیاسەتەکانی هەرێم زۆر هەڵەن لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش نەبوون ئێمە لەگەڵ ئەوە بووین هەرێمی کوردستان هەموو نەوتەکەی باە بە ئەمریکا بە ڕۆژنەفت بەچێ بۆ مەرجەی رووسیا و ئەمریکا پشگیری لە ڕیفراندۆمەکە بکەن بەڵام باوەمان لەبیر نەچێت کۆمپانیا ئەمریکیەکان کە زانیان بەغدا چەورترە لە ناویانە ئەکسۆن مۆبیل کشایە و چوو لە بەغدا گرێبەستی کرد لە عمارە وسبەینی ئەگەر بەغدا فشار بکە هیچ کەسێک کەنات نایە گرێبەست بکە لەگەڵ هەرێمە حەزەکەم بزانی ئەگەر ئەوانەی پێشوش بڕوە دوجار لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پرۆسی نەوتی کوردستان هەر لە ناو کوردستانە مێنێتەوە بۆریەکە هەر لە کوردستانە قفڵەکەی هەر بە خاکی کوردستانە تێپەڕە بێ ئەگەر کەسێک پێی وابێ عەرەبەی بە عەرەب ئیشی بەمە نییە و ئەو پارەیە کە ئێستا هیچ ناگەڕێتەوە بە کوردستان ئەگەر هەر لە سا 12 بێ لە سا 10 بێ لە سا 8 بێ بەشێکی زۆر کێشە داراییەکانی کاکە ناکرێ عێراق ئێستا نرخینەوە بەرز بۆتەوە ئەم مانگە 15 ملیارد دلار چۆتە سەر یەدەگی پارەی عێراقی ئێمە لە هەرێمی کوردستانی هەموو مانگە ملیارە دلار قەرزارین لە کاتێکا بودجە و بچە نادرێ ئەم فروفیاڵە لە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە گەندەڵای کردوێتی لە پەنای ئەم نەوت و غازە کردوێتی بەڕاستی کارەساتێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان هێناوە خەڵکی کوردستانی برسی کردووە خەڵکی کوردستانی ناچار کردو بچێت لە ناو دەریایە بخنچێ ئەوروپا هەڵبژێرێ و کوردایەتی بەرچاوکەوێ حەزی لە دەسەڵات و دەوڵەتی کوردی نەبێ گەورەترین خیانەت ئەم دەسەڵاتی کوردیە کردوێتی کوردایەتی بەرچاوکەوتووە پێشمەرگەی دێرینە پێ ئەی بەڵە پێشمەرگەی دێرینە بابەگیان ئەمە کارەساتێکی گەورەیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە دز نامێنێ گەندەڵ نامێنێ و نەوتی کوردستان هەر لە کوردستانە بێ بودجەش دێ و پارەش دێ و لانی کەم هەر نەشیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کە عێراق بە پێ ڕێکەوتنەکان کە هەرێم دەبوو 250,000 بەرمیل بنێرێ هەر نەی نردوو 200 ملیارەکەی نردووە معناوە نێت پاکی خۆی پیشانداوە بەڵام ئەمان ئامادە نەبوون بەرمیلێک نەوتیش بنێرن وتیان باش ئێمە بۆتان نەفرۆشین ئێستا بە کورتی دەپەرخێنداوە ئێستا بە کورتی من پێم وایە عێراق کەم پرۆژەیە جێبەجێیەکە لەگەڵ جێبەجێکردنیا بەس هەرێم گوێی بۆ بگرێ ئینکاری بکە هەموویە بڕن لە پێش 200 ملیارەکە دواتریش و داوایەک لەسەر تورکیا هەیە کاکە هەبێ لە نادی پاریس بەڵێ لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم ئەوەش زیندووەکەنەوە کۆمەڵێک ڕەوشێنی کەس دروست دەکەن یەکێک لە ئەگەرەکانیش ئەو من لێرە شەوجارێکتر لەم ئەگەر هەرێم جێبەجێ نەکا پەلاماری کاکە بۆ حکوومەتی عێراقی زۆر ئاسانە و ئەمە سیاسەتیشمان کردو ئەشزانین و دایان نمونەی زیندومانەیە لە هەموو وڵاتانی دنیا رووسیا قڕمەگرێ ئۆکرانیاش ئەگرێ کەس سەناکە هەر ئەمریکاش ڕازیە بێ و
بەغدا دێتە خورمەڵە و دێتە قادرکەرەویش و ئەوە داهاتوو ژەبینین ئەگەر هەرێم بە عاقلانە مامەڵە نەکاونەکە دەپێشەوە هیچ احتیمالێک دوور نیە لە سیاسەتا و نمونەی هەموویمان بینی بۆیە چکە چی گوت ئەگەم ڕیفراندۆمە بکرێ حکوومەتی عراقی دێتەوە پردێ و دێتە قەرانجی دێسا بڕۆ لێوە حەسی شعبی لێ بۆیە هەموو ئەمانە لە پێشەوەن ئەگەر بێت وەکوتم بەڵام بە ڕێکەوتن و پێکاتن ئەکرێ حکوومەتی عراقی ئامادەیە و لەم خولەشە یاسای غازوونەوە دەرەچێ بەڵام لە یاساکەشا گرنگترین خاڵی ئەوەیە ئەبێ ئەم گرێبەستانە ئاشکرا بن هاوبەش بن حکوومەتی عراقی بەشدار بێ لە کۆنتراکتەکان کە هەرێم ئەمەش بە کارەساتێکی گەورازانێت چکۆکەتە مەجای دزیەکە نامێنێ مەجای ئەوە نییە ناکرێ نەوتی عراقی $15 مەصرفی تێبچێ بەڵام نەوتەکەی ئێمە $40 بە مەصرف بڕوا هیچی نێتەوە ئەنێ بە کارەساتە ئەگە عراق بیفرۆشێ خۆلانی کەم ئەگەر نەوتەکەی خۆشمان بۆ بفرۆشێ ئێمە پارەیەکی زۆرترمان بۆیە سپاس دەکەم دکتۆر کاتم زۆر کەم بەس بە پوختی ئێستا دووسێ نێوتەکە هەنادەکردنی فرۆشتنی بێتە قاچاق یعنی دوایان بڕیارە بەڵێ نادە سووریە ناقانونیە بێت لە دوای هەنادەکردنەکەی دووپات یەکەمەوە ئەم قرارە بۆ دەرچووە حکوومەتی هەرێم ناچار بە دانوستان بکات لەسەر لەگەڵ حکوومەتی اتحادی لەگەڵ لەسەر یاسای نەوت و غاز ڕێکەون و لە ڕاستیە من هیچ ناچمە پای ئەوەی داکۆکی بکەمەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گەندەڵی کردووە و زوڵمی لە خەڵک کردووە و زۆر نەشەفافانە مامەڵی کردووە لەگەڵ مەلەفەکە و لە ڕاستیە ئەمانە ئەگەر تا سنووری دادگاییکردنیش دادگایی بکرێن جێی خۆیەتی بەڵام ئەوەی کە من بەڕاستی دانی پیانانێمەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتی دەرهێنان و پشکنین و فرۆشتن بە تەنیا دەسەڵاتی اتحادی نیە بێ بە تەفاوض و بە ڕێکەوتن بێ لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمە قسەی ئێمە نییە ئەمە حکومەکانی دەسوور مادەی 111 ئەمان پێڵێ وە دەسەڵاتی حەسری نییە ئەبێ هاوبەش بێ خەلەلی گەورە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی ئەوەندەی کە تەنەزولیان بۆ تورکیا کرد ئەوەندەی کە تەنەزولیان بۆ شەریکاتی ئەژنەبی کرد ڕوبعی ئەوە تەنەزولیان بە حکوومەتی مرکزی بکردا ئێستا ئەیانتوانی هەرێمی کوردستان ئەوەنی ئێستا گەشە پێ بدەن و لە ڕاستیە ئەمانە نەزان بوون و هەڵخەڵەتان و لە ڕاستیە زوڵمێکی گەورەیان لە تاریخی خۆیان و لە میلەتەکەیان و لە ئەزمونەکەش کرد لە ڕاستیە بەڵام ئەتوانن ئێستاش زیمامی ئەمور بگرنەوە ئەتوانن ڕێگە ئەگەر لێرە بەدواوە ئینادی و تەعنت بکەن ڕەنگە سەر شێشێ بۆ لە ناوبردنی هەرێمەکە ئەگەر جێبەجێ نەکەن ئەگەر جێبەجێ نەکەن و ئەگەر یعنی بکەونە سەنگەرەوە چارەسەرەکە ئەوەیە ژیرانە بە منطقی گفتوگۆ بەڵام ئامادەکردنی مەلەفی متەبادل لە بەرامبەر هەموو ئەو مەلەفانی کە ئەوان لە سەکوور ئامادەیەکەن و عەرزم کردی گەندەڵی لە مەلەفی نەوت تەنها لە هەرێمی کوردستان نییە گەندەڵی لە مەلەفی نەوت لە ناوەڕاست و باشووری عێراق ناڵێن بە حەجمی هەرێمی کوردستان بەڵام گەندەڵیەکی شاراوە هەیە ئەبێ لە بەرامبەرە حکوومەتی هەرێمی کوردستان تەبان کە ئەوان ئاگاداری پرۆسەکانی پرۆسە نەوتیەکانی هەرێمی کوردستان بن هەرێمی کوردستانیش حەقی هەیە ئاگاداری پرۆسە نەوتیەکانی عێراق بێت ئەمە حەقێکی متەبادلە و ئەبێ بچنە پای ڕێکەوتن لەسەر دەرکردنی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان و بە ڕەنگە خۆشیان قەنەعەتیان کردە بێکە ئەو هەموو نیشتانەوەیە بۆ تورکیا لە خزمەتی نەخۆیان و نەمیلەتەکەشانی دەتوانێت عێراق هەنادی نێوتی هەرێم ڕابگرێت دەتوانێت مە بکە بەڵێ لەوە بڕیارە بەڵێ بێگومان وڵاتانیش پابەندە داوایەک هەیە لەسەر کۆمپانیای پێم وایە هاتاشی تورکیا لە فەڕەنسا و ساس ئاماژەی پێە لە پاریس ئەم داوایە تاکو ێستا حەسم نەبووە حکوومەتی تورکی لەگەڵ حکوومەتی عێراقی لە تەفاوضایە دەرکردنی ئەم بڕیارە لە محکەمەی ئیتیحادیەوە بەشێکە لەو گفتوگۆیانی ژێربەژێ لە نێوان تورکیا و عێراقا کراوە و تەسەورەکەم لە ئایندەیەکی نزیکە حکوومەتی ئیتیحادی بە شێوەیەک لە شێوەکان معالەجەی ئەم گرێبەستە نەوتیانە بکە
باشە و مڕاعاتی مەساڵحی ئەو دەوڵەتانە بکا کە ئەم گرێبەستانیان کردووە بەڵام ئەبێ هەرێمی کوردستان ئەوەی کە هەرێمی کوردستانە بیبیکە ئەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێکەوێ لەسەر قانونی نەوت و غاز کە لەم خولە احتیمال زۆرە دەرچێت. زۆر بەکولێکە شتێکت نابێ و چارەسەر سوپاس دەکەم. شتێکم نییە من هیوادارم هەرێمی کوردستان لەمە شابەهەڵایان نەچێ و زۆر بە زووی فریا خۆی بکەوێ و بە دانووسان و گفتوگۆ دەتوانێت کێشە چارەسەر بکە وەچیتر ئەمە لەفا ئەوە بە شارەوەی نەمێنێتەوە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی اتحادی پێکەوە دانووسان بکەن و ئیدارە و سەرپەرشتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بکە کە ئەو پرۆسەیە چاکتر و باشتر بەڕێواچێ لە خزمەتی خەڵک و خەڵکی کوردستانی هەبێ و ئایندەیەکی گەشتریشی هەبێ دوای ئەوەی کە ئێمە بە ناچاریش بێ عراقین و لەگەڵ ئەمانە ئەژین کە هەرێم ناتوانێت خۆی بخاتە ژێر فشاری ئێران و عێراق و تورکیا و هەموو ئەو وڵاتانەی دەوروبەرە جگەیان لە پێکهاتن و دانووسان کە هیوادارمەوە بکەن و پێشم وایە بە زووی هەنگاوی بۆنێ. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ هەردوولاتان سوپاسیان سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.